تاکو ئێستا هەشت سکاڵە تۆمارکراوە لە کۆنسیل زیاتر لەسەر ئەو خڕوقاتی ئەو کاندیدەکان لە بنکەکانی دەنگدان نزیک بوون و هەروە لە دام دەستگای حکوومیەکانیان بەکارهێناوە. کاک نەبەردەمێت بزان بەیانی چەند کەس بە گشتی دەنگدار لە دەنگداری تایبەت؟ بەڵێ بەیانی 270,000 دەنگداری تایبەتمان هەیە کە دابەش کراوە بەسەر 204 بنکەی دەنگدار. باشە کاک نەبەرد لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە باز دەکرێت کە بەیانی دەبێتە پشوو لەسەر جەمدام دەستگاکان ئال تەنها لە قوتابخانەکان پشووە لەسەر جەمدام دەستگاکان پشووە؟ تەنها لە قوتابخانەکان و وەزارەتی پەروەردە پشووە دام دەستگاکانی تر داوامی ئاساییە تەنها ڕۆژی سێشەم پشووی فەرمیە. باشە دەبێت شتێکی دیکە بزانم تاوەکو ئێستا چەند سکاڵە لە کۆمسیۆن تۆمارکراوە؟ تاکو ئێستا هەشت سکاڵە تۆمارکراوە لە کۆنسیل زیاتر لەسەر ئەو خڕوقاتی ئەو کاندیدەکان لە بنکەکانی دەنگدان نزیک بوون و هەروە لە دام دەستگای حکوومیەکانیان بەکارهێناوە. باشە کاک نەبەرد سەبارەت بە کەمپەکان لە چەند کەمدا دەنگ دەدرێتن و بەتایبەت لەسەر با بڵێن زیندانیەکان لە نێو سزنەکان هیچ بنکەیش دەنگدان هەیە؟ زیندانیەکان هیچ بنکەیش دەنگدانی تێدا نیە بەڵام لە نازحین و ئاوارەکان لە 28 بنکەی دەنگدانمان هەیە لە هەولێر و لە دهۆک. باشە کورتا پرسیارمەوەیە دیالەوەی کە کۆمەڵێک خەڵکێدان خەڵکێرەی کوردستان بەڵام لە دەروی وڵاتن لەوێت چەند دەروی وڵات چەند بنکەمان هەیە ژمارەشیان چەند لەگە لە بەردەستدان؟ دەروی وڵاتی بنکەکمانیە و هیچ بنکەیەک نییە؟ نیمان لە نەخ.